بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان 7 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر هەڵبژاردننی 25 تەموزی 2009 کە ئەنجامەکەی دروستبوونی بەرەیکی ئۆپۆزیسیۆنی لە هەرێمی کوردستان لێکەوتەوە. دەستەڵات مامەڵێکی ناتەندروستی لەگەڵ لایەنە ئۆپۆزیسیۆنەکاندا کرد و دوای بەشداریکردنیشان لە کابینە هەشتەم سێلایەنەکە ڕێگەیان پێدەدا چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدەن. بە میوانداریێک لە بەڕێزان دانا عەبدولکەریم بەرپرسی بەشی حکومەت لە ژووری حکومەت و پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان، هەروەها ناسک تۆفێک کارگەری ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها لە شاری هەولێرەوە ئیسماعیل ڕەسوول ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان شڕۆڤی ئەم پرسە دەکەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم بەخێر بێن. کاک دەناگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێستان بۆ دەرەنجامی هەڵبژاردنەکانی 25 حەوتیەوە کە تێیدا سێلایەن بەرەیکی ئۆپۆزیسیۆنیان دروست کرد لە هەرێمی کوردستان. بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوە، ڕێز و سڵاویشم بۆ بینەرانی خۆشەویست. بەڕاستی 25 حەو بە یەکێک لە ڕۆژە گرنگەکان لە ژیانی سیاسی لە هەیە باشووری کوردستان دانرێت، چونکە لەو ڕۆژە خەڵکی کوردستان توانیان قۆناغێکی تر لە ژیانی سیاسی لە ململانی سیاسی لە هەرێمی کوردستانە دروستکەن و توانرا لەو هەڵبژاردنەیە کە تا حدێکی زۆر باش نوێنەرایەتیشی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بچێتە پەرلەمانی کوردستانەوە و لە ڕێی نوێنەرەکانیانەوە خەڵکی کوردستان بتوانن ململانی سیاسی بە عقارێکی ڕاست و دروست دابرن. لە وڵاتی دیموکراسی و لە وڵاتی دامەزراوە بەرەی دەسەڵات و بەرەی ئۆپۆزیسیۆنەیە، هەردوو لە کارەکەن بۆ پێشخستنی وڵات، بۆ بەهێزکردنی وڵات لە ڕووی دامەزراوەیەوە، بۆ
خۆشگوزەرانیکردنی ژیانی هاوڵاتیانی وڵاتەکان و هەر بۆ ئاراستەیەش بوو کە هەم بزوتنەوەی گۆڕان و هەم یەکگرتووی ئیسلامی و هەم کۆمەڵی ئیسلامی کارێکی هاوبەشیان کرد بۆ ئەوەی کە ئەو قۆناغی پێش 2009 کە بەشێکی زۆری گەندەڵی و نادادپەروەری و قۆرەخکاری لە سێکتەرە گرنگەکانی ژیانی سیاسی و ژیانی حکومڕانی و ژیانی هەتا کۆمەڵایەتی خەڵکی کوردستانی شاداگیر کردبوو ئەو قۆناغەوە تا 25 حەو بەدواوە گۆڕانکاریی زۆر گرنگ و جەوهری کرد لە شێوازی ململانەکانە لەبەرەوە 25 حەو بە ڕۆژێکی کاریگەردا ئەندێت و هەتا مێژووی واشووری کوردستان لە چاخی با بڵێن لە سەردەمی نوێ بنووسێتەوە بە 25 حەو باشە بۆچی بە ڕۆژێکی مێژوویدا لە چ ڕوویەکەوە سوودێکی بوو بۆ خەڵک چکە قۆناغی ململانەکانی بردا ئاستێکی ترەوە جاران بە جۆرێک لە شەرمەوەیە بە جۆرێک لە پێش ئەو بەروارە بە جۆرێک لە ترسا و مامەڵە لەگەڵ بوون بە ئۆپۆزیسیۆن دەکراوە ئازان ناگەرەوەی بڵە من ئۆپۆزیسیۆنم واتە دژایەتی کیانی کوردیەکە دژایەتی سیستەمی سیاسی کوردستانەکە بە پێچەوانەوە لە دوای 25ەوە دەرکەوت کە ئۆپۆزیسیۆن بەشێکی گرنگی پێگاتی سیاسی هەر وڵاتێکە و بە تایبەتی لە هەرێمی کوردستانیشە و ئۆپۆزیسیۆن بوونی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی ئەوەی سەلمان کە ئەم سێلایەنە بەنیەتی ئۆپۆزیسیۆن بوونەوە بەبەستیان چاکسازیکردنە لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێم بەنیەتی خۆشگوزەرانیکردنی هاوڵاتیانی خەڵکی کوردستان. سوپاس دەکەم ناسخان تۆش بەخێر بێ ئەگەر بێ لای بەڕێز سەبار بووی کە ئەو سێلایەنە تا چەند لەو قۆناغا سەرکەوتوو بوون لە مەسلەی چەسپاندنی ئۆپۆسیۆن بوون و دروستکردنی بەرەیەکی ئۆپۆسیۆن لە هەرێمی کوردستان. بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا سوپاس بۆ جەناب و سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵی پەیام. من حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە کاری سیاسی ئێمە و کارکردن دژی گەندەڵی و کاری سیاسی لە ناو هەرێمی کوردستانە ئێمە لە 94 دەست بەکار بووین و هەر لە 94 یەکەم پرۆژەمان تەقدیم کرد بۆ ڕێخستنەوەی ئەو بارونا هەمواری کە لەو کاتە ڕوویدا دوجار پرۆژەیەکی حەقیقی کە تەقدیم کرا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بە حکوومەتی یەکگرتوو ناو یەکگرتوویی ناو بزەندەکرا و دوای 2005 دوای ڕوخانی ڕژێم لە 2006 2006 لە ڕێگەی وەزیری هەرێم ئەو بەکرکاروانی ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان پرۆژەیەکمان تەقدیم کردووە بە ناوی چاکسازی سیستمی سیاسی و ئیداری و هەرێم بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەرسێ سەرۆکایەتێکە کە زیاتر لە 10 سەفحەیە و 7 تەوەرەی گرنگی لە خۆی گرتووە و ئێستا ئەوە بە دۆکۆمنت هەیە لە ناو دامدەستگاکانی گرتووە کە یەکەم خاڵی بازەوە ئەکا کە بەپێی ئەدەبیاتی ڕێکخراوی شەفافێتی جیهانیەکی لە پێوەرەکانی ناسینەوەی حکوومەتێکی لێپرسرا ئەوەیە کە ئەبێ ئەم حکوومەتە دژایەتی گەندەڵی بکە یعنی یەکەم خەڵبەوە دەسی پێکردو اینجا هاتووە 7 خاڵی ڕیس کردووە لە شێوازی بەرەنگاربوونەوەی گەندەڵی یەکەم بە شەفافێت دەسی پێکردووە بواری کارگێڕی و فەرمانبەری بواری تەعینات و کەمکردنەوەی ڕۆتین بواری کەرتی تایبەت و بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە کەرتی تایبەتە سیستمی بانقی کار لەسەر لە شێوازی کارکردن لە دادگاکانە لەبەرەوە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان دژایەتیکردنی گەندەڵی هەر لە 2005ەوە دەستمان نایە کە ویستمان دیموکراسیت پچەسپێنین و هاتین بەجیا لە بەغادا بەزین وتمان و هەرێمی کوردستان جەوەکەی وانە جیابیتەوە لی بە لە بەغاوە بە یەک نەفەزیعین دوو دەنگ بین و بە یەک دەنگ قسە بکەین لەوێ بەڵام ئەوەی جیاوازە لە 2009 بڵین لە 25 حوتی 2009 خاڵێکی جەوهری و گرنگ ڕوویە ئەوەیە کە ئێمە دوای ئەوەی کە لە 2006 و 2007 دوجار لە 2007 5 حیزب پێکەوە کە لە ئەو کات بەشداری حکوومەت بوون پیان وابوو ئەبێ ئەم حکوومەتە کە ئەمان بەشدارینی و چاکسازیتیان ناکرێ پرۆژیان تەقدیمی حکوومەت کرد ئەو پرۆژەی کە تەقدیمی حکوومەت کرا نەدرا بە ڕایگشتی دوایی ئەو پرۆژە یاداشتەی 5 حیزبەکە حیزبی شوعی کوردستان لەگەڵ زەحمەتکێشان سۆشیالیست کۆمەڵ یەکگرتو ئەم 5 حیزبە پێکەوە لە 2007 پرۆژیان تەقدیم کردو بۆ چاکسازی کاتێکە لە حکوومەتا بوون بەڵام دوایی کە زانیویانە گویان لێ ناگیرێ لەلایەن دو حیزبی دەسەڵاتەوە هاتوون ئەم پرۆژەیان ئەلان کردو بە ڕایگشتی لە ساڵی لە چەنە ئەمە لە دەی 2009 بەناوی چیەوە ئەم جارە حیزبی شوعی هاتوۆتە دەرە لی 4 حیزب ماوەتەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆمەڵ و حیزبی سۆشیالیست و لەگەڵ زەحمەتکێشان ئەم 4 حیزبە ئەم راپۆرتیان ئاشکرا کرد بۆ ڕایگشتی کە چەند خاڵێکی زۆر جەوهری گرتبوو
ڕخنە لە سیستمی بەڕێوەبردننی سەرۆکایەتی هەرێم کە شێوەی دامەزراوی وەرنەگرتووە پەرلەمانی کوردستان کە شێوەی دامەزراوی وەرنەگرتووە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی قەزایی چاکسازی لە سیستمی ئابووری کێشە هەڵپەسێراوەکانی نێوان هەرێم و کوردستان هەرێم و بەغا هەموو ئەم خاڵانە لە راپۆرتێکە لە 2009 ئەمە پێش هەموو ئەمانە پێش 25 حوتی 2009 ئەم چوار حیزبە کە ئەم راپۆرتیانی ئەلان کرد قەراریاندا مادام ئەم حکوومەتە گوێ لەمە ناگرێت لە خولی داهاتوە بەشداری حکوومەت نەکەن بۆیە ئەم چوار حیزبە هاتن لیستێکیان دروست کرد بە ناوی لیستی چاکسازی خۆشبەختانە هەر لەو کاتێک کە ئەم چوار حیزبەتە بزوتنەوەی گۆڕانی ژێتە ئارا ئەو کات کە بزوتنەوەی گۆڕانیێتە ئارا و کورسەکانی عەدەدی 24 و ئەمانیش مەسەن هەمویان پێکەوە 35 کورسی ئەەکەن ئەمانە لەبەرەوەی کەسیان بەشداری حکوومەت ناکەن و بڕیاریانداوە ئەم جارە ئۆپۆزیسیۆن بن بالفعل شێوازێکی ڕسمی وەرگر چونکە ئەم جارە ئەوە نەما بڵێ وڵا لە حکوومەت هەموو ڕخنە ئەگرم سەرکەوتو بوون ئەو سێلایانە لە بەرەی ئۆپۆزیسیۆن من پێم وایە سەرڕای ئەوەی کە تەجروبەی یەکەم بوو ئەزمموی یەکەم بوو سەرڕای ئەوەی ئێمە لە هەرێمەکەین خۆتەزانی نەدەستورمان هەیە نایاسایەکمان هەبوو پەیوەندی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ڕێکخا و ئێمە هەتا 2009 سەدان و هەزاران ئەنداممان مەحروم کراوە لە تەرقی مەراتبی وەزیفی لە ئەرزوەرگرتن تەنانەت خاوەن شەهیدەکانمان ئەرزیان وەرنەگەر ئەیان خستنە دواوە لەبەرەوە کە تۆ هیچ ئەبیت بە ئۆپۆزیسیۆن هەموو ئەم فشارانە زیاکە بۆیە یەکی بزوتنەوەیەکی وەکو گۆڕان کە یەک جابێتەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکێکی زۆر ڕوویتی ئەکات چونکە ئەمەلێکی پێیەتی کە ئەم بزوتنەوەیە جا لە شوێنی سیرەکەی ئەویش ئەم جارە لە هەتا 2 ساڵ سیرەکە ئەویش دیسان نانبراوە کرێ ها ئەندامی ئەڕوا ئەم فشارانە لەسەر یەکگرتو لە 2009 دەستی پێ نەکردو لە 94 دەستی پێ کردو دژایەتیکردنی گەندەڵی لە 2005 دەستی پێ کردو بەڵام خاڵی جەوهری و قووەت ئەوە بوو ئێمە لە 2009 بە ڕسمی بووینە ئۆپۆزیسیۆن ئەمە یەک دوو کورسیەکان زۆر بوو چکە 24 کورسی گۆڕان بوو و ئەوی تریش 25 فۆن 25 و ئەوی تریش 25 کورسیمان لەبەرەوە یەکەم ئەزبوون سپاس دەکەم دواتەگرم و لای بەرزستان ئەگەر بچین بۆ هەولێر کە لای کاگیسمایل کاگیسمایل زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت باز لە مەسلەی مامەڵەی دەسەڵات بکەین لەگەڵ ئۆپۆزیسیۆندا لە ساڵی 2009 کە سێ لایەن تێیدا بەشدار بوون و ئێوەش کۆمەڵی ئیسلامێکێک بوون لەلایەنە سەرەکیەکانی ئەو پرسە تا چەندێک مامەڵەیەکی دروست لەگەڵ ئۆپۆزیسیۆن بوون کە لەلایەن دەسەڵات و یاخود ئەو فشارانە چی بوون کە دروست کرا دژی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێزت و لە میوانەکان و لە بینەرانی بەڕێزیش وەڵا کاک حەکیمەگەر ئاماژە بکەین بەوەی کە مامەڵەی ئۆپۆزیسیۆن چۆن بووە لەلایەن حکوومەتەوە لەلایەن دەسەڵاتەوە ئەمە ئەوە بوو کە دوای ساڵی 2009 دوای هەڵبژاردننی 25 حەوت کە لەوێ دەتوانین زۆر ڕوونتر باز لە ئۆپۆزیسیۆنێکی ئاشکرا بکەین پێشتریش ئەو خوشکە بەڕێزەمان خوشکە ناسکە ئاماژەی پێکرد لە 2005ەوە ناڕەزایی هەبووە لەو شێوازی حکومڕانی کە هەبووە لە هەرێمی کوردستان و لەو گەندەڵی کە کراوە و لەو زوڵم مستەمەی تەنانەت لەو حیزبانەش کراوە کە لە ناو حکوومەتدا بوون بۆیە من ئەوەی کە دەیخوێنمەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەدای حکومیەوە لە ڕووی ئەدای دەسەڵاتەوە لە هەرێمی کوردستان و لە هەر سێ دەسەڵاتەکە هەم لە پەرلەمان هەم لە حکوومەت هەم لە دادوەری بە تایبەتی دەسەڵاتە تەنفیزیەکان بەڕاستی ئۆپۆزیسیۆن مامەڵەیەکی نەشیاوی لەگەڵ کرا ئەوەش لەوەدا خۆی دەبینیەوە سەرەتا کە لە ناو حکوومەت بوون پێش 2009 کۆمەڵێک پرۆژە پێشکەش کرا ئاوڕی لێ نەدرایەوە ئاوڕێکی جددی ئاوڕێکی لێ بدرێتەوە کە چاکسازی بکرێت لەو سیستەم و لەو کۆی ئەو پرۆژانەی کە باس کرا دواتر ویسترا ئەوە بسەلمێنێ کە ئەوانە لە ئۆپۆزیسیۆنیشدا هیچیان پێ ناکرێت گەندەڵیەکان زیاتر قوڵبەوە لە هەموو سێکتەرەکان لە هەرێمی کوردستاندا دەسەڵاتەکان بەڕاستی بەداخەوە دەڵێم زیاتر قۆرخ کرا و ئەحزابی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی زۆر پشتگوێ خرا و ئەوەی کە پێشتر بودجەیەکی هەبوو لە حکوومەت کە هەموو حیزبەکان هەیەیان بوو بە شێوازێکی زۆر نەعەدالەت کە پێشتریشدا بەش دەکرا دواتر ئەوە شەر زەختێکی زۆر کرا ئەو بودجەیە شەر بردرا سەرڕای هەموو ئەوانش کە لە ڕووی گەندەڵی مادیەوە ئەگەر باسی بکەین گەندەڵی ئیداریەوە کە باسی بکەین دواتر گەندەڵیەشی دیکەی فکریش بڵاو کرایەوە چاواشەکاریەکی ئیعلامی کە ئەوانە
بۆیە دژایەتی دەسەڵات دەکەن دژایەتی حکوومەت دەکەن کە ئەوانە ئەسڵەن دژی میلەتی کوردن دەستێک لە پشتەوە هانیان دەدا دەوڵەتێک یان دوو دەوڵەت لە پشتیانەوەیە ئەو تۆمەتانەش بەخشرایەوە بەسەر ئۆپۆزیسیۆندا لەو کاتیدا کە ئەو بەڕاستی ئەوە زیاتر جێنی گەران نییە لەوانەیە مەسلەی دارایی لە ڕووی ئیداریەوە چارەسەرکردنی کێشەکان ئاسانتر بێ بەڵام ئەگەر گەشتە ئەوەی کە بە خیانەتکار و بە دژایەتی حکوومەت و بە دژایەتی میلەتی خۆت و بە دژایەتی کورد و نەتەوەی کورد و دەوڵەتی کوردی و هەموو ئەوانە لە قەڵەم درایەوە بەڕاستی پێم وایە شتێکە کە خزمەت بە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ناکەوتشی کردووە بەڵێ زۆر باش بەڵێ تا چەندێک ئەو پرۆژانە و ئەو پرۆژە چاکسازیانی کە ئەو پۆزیسیۆنە بوو گوێی لێگیرا لەلایەن دەسەڵاتداران لەو کاتەکە بریتی بوو لە 6 پاکێت بۆ چاکسازی لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەو پاکیزانەی کە پێشکەش کرا بیدات کە باز لە 2009 بکەین سەرەتا لیژنەیەکی تایبەت پێکێنرا بە سەرۆکایەتی وەزیری ئەوقافی ئەو کات بزانم دکتۆر محەممەد شاکەلی بوو ئەوەی کە لە یادم بێت دووسێ دانیشتنیان کرد ئەو لیژنەیە نەیانزانی لەکوێ ڕادەست بکەن بە مکافەحە و ڕیشەکێشکردنی یاخود نێشتنی گەندەڵی دواتر ئەو لیژنەیە هەڵوەشایەوە دواتر ئەو پاکیزانەی 6 پاکیزانەی دوای هەفتەی شوبات پێشکەش کرا و قەرار وا بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیش لەسەر ئەوە بکات ئەوەش بەڕاستی کە دواتر بەداخەوە دەڵێن هیچ ئیشی لەسەر نەکرا ئەو سێکتەرانە کە زۆر گرنگ بوو هەموو بوارەکانی دەگرتەوەی کە لەسەرتا ئاماژەت پێکت پێم خۆش نیە دووبارەی بکەمەوە ئەوانەش بەڕاستی پشتگوێخرا ئێستا کە لە ناو حکوومەت داین ئێستا ئەو حیزبەکان لە ناو حکوومەت داین بستنەوەی گۆڕانیش ڕاستە ئێستا وەزیرەکانی دەرکراوە سەرۆکی پەرلەمان نێراوەتە ماڵەوە پەرلەمان عاتڵ کراوە بەڵام لە هەوڵی ئەوەدا کە بگەڕێتەوە حاڵەتی ئاسایی واتە وەزیرەکان بگەڕنەوە سەرۆکی پەرلەمانیش بگەڕێتەوە لە حاڵەتی ئەوەشدا کە بەڕاستی ئەو حیزبانە چوونە ناو حکوومەتەوە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی پێشوو واویسترا لەلایەن دەسەڵاتی پێشووەوە کە بە هەمان شێوە وا پیشان بدرێت کە ئەوانە نە لە کاتی ئۆپۆزیسیۆن بووندا نە لە کاتی دەسەڵاتدا هیچ چاکسازیەکان پێ ناکرێت بۆیە دواتر ئەو قۆناغی بەدواداهات ئەسڵەن کە پەرلەمان لە کارخرا پرۆسەی سیاسی خودی هەڵبژارنەکان ئەو پرۆسەیە کە خەڵکی دەنگ دەدا و پەرلەمان هەڵدەبژێر و دواتر دەکاتە نوێنەری خۆی و دواتر حکوومەت لەسەر ئەساسە پێک دێنرێ هەموو ئەوانە بە شێوازێکی وا ناشرین پێشانی خەڵکی درا حتا ئێستا من پێم وایە ئەوەی کە کرا لەسەر پەرلەمان و لە حکوومەت و ئەوەی کە ئێستا ئەو گەندەڵیە بەڕێوە دەچێت ئینتیمای هاوڵاتیانی کەم کردوتەوە بۆ نیشتیمان ئینتیمای بۆ نەتەوە کەم کردوتەوە خەڵکی دەڕوا بۆ دەرەوەی وڵات خەڵکی دەڵێ من ناگەڕێم وەزارەکە بۆ هەرێمی کوردستان پێم وایە گەورەترین مەترسی ئەمنی قەومی ئاسایشی نیشتیمانیان ئەمنی نەتەوەی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە کە بەڕاستی ئەوە پێویستە لەلایەن هەموو حیزبەکانەوە بە تایبەتی و حیزبێک کە دەستی هەیە لە عاتڵکردنی مؤسسە شەرعیەکانی هەرێمی کوردستان بەجددی بە خۆیان دابچنەوە ئەو قەزیە بەڕاستی چارەسەر بۆ شێوازە بێ خەڵکی زۆر بێ هیوا و بێ ئەمەل دەبێتەوەش خەتەرێکی زۆر گەورەیە بەڵێ سوپاس دەکەم دواتر گەڕێم بۆ لای بەرز کاک دەناگە بگەم لای بەرز هۆکاری چیە کە دەسەڵات هیچ کاتێک نە لە سەردەمی ئۆپۆزیسیۆن بووندا نە سەردەمی ئێستەشدا ینی گوێی لەم سێلایانە نەگرتووەکو پێویست وە پرۆژە چاکسازیەکانی جێبەجێ نەکردووە بەڵێ هۆکاری سەرریکی ئەوەیە کە ئەوانەی کە لە دەسەڵاتان ئەوانەیە بەردەوامی بە و بەرژەوەندیانە بن کە تا ئێستا بەهۆی قۆڕەخکاریەوە بەدەستیانەوە ئامانجی سەرچیانەوەی پارێزگاریکردنە لەو دەسەڵاتانی کە هەیەی و داواکردنی چاکسازی لە هەرێمی کوردستانەوە بە دامەزراوەیکردنی دام و دەستگاکانی ئەو قۆڕەخکاری ئەوان لاوازەکات و ئەوان بەرەوە ئەوابات کە ئەو دەسەڵاتی کە بە شێویشی نایاسایی بە شێویشی ناقانونی بە شێویشی ناداتپەروەری بەکاریان هێناون لە دەستیان بچێت لەبەرەوە ئەوان هەتا بۆیان بکرێت درێژە بۆ دۆخە ئایان بۆی پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆیان بکەن بەڵام بەرامبەر ئەم بەرژەوەندیانە بەرژەوەندی خەڵکی کوردستان هەیە بەرژەوەندی گشتی هەیە بەرژەوەندی گشتی دوجار ئەبێ سەرکەوتوو بێت لە جێرانەوەی ماف بۆ هاوڵاتیان با بڵێن ئەو بەرەی کە پشگیری لە بەرژەوەندی گشتیەکە چونکە تۆ دوو باڵانست هەیە دوو تەرازوت هەیە ئەم تەرازووە هەچ کاتێک تۆ بتێوێ ڕێشی بکەیتەوە ئەبێت بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە یاساتیە سەروەر بێت یعنی بەبێ بوونی سەروەری یاسا تەرازوو ڕاست ناکرێتەوە ئێستا کە لە هەرێمی کوردستانە ئەو دەسەڵاتی کە بەکار ئەهێنێت بەڕاستی ینی من بە وازەحتر قسە بکەم هەرێمی کوردستان لە دۆخیشی کودەتایە ڕاستە
کودەتاکە لەوانەیە شێوەی دابەزینی دەبابە بۆ سەرجادە و تەقەکردن لە هاوڵاتیان نەکرابێت بەڵام کودەتا بەسەر دامەزراوە شەرعەکان نەکراوە گرنگترین دامەزراوی شەرعی کە پەرلەمانی کوردستانە ڕێگەی لە ئەجیرێکە بە ئەرکەکانی خۆی هەستێت و پەرلەمانی کوردستان بریتی نییە لە مجموعەیە کەس کە مۆزەفێک بن و دان نابێت ئەم خەڵکانی کە لە پەرلەمانی کوردستان بفوکە بابن تاواکەم ئەو کەسانی کە لە پەرلەمانی کوردستان و ئەندامی پەرلەمانی کوردستانن نوێنەری خەڵکی کوردستانن هەڵبژێراوی خەڵکی کوردستانن ئەوان نوێنەرایەتی شەرعەتی خەڵکی کوردستانەکەن ئێستا کەسێک کە سەرۆکی حیزبێکە و کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە بە فەرمانێکی حیزبی نوێنەرایەتی خەڵکی کوردستانی ڕاگرتووە ئەمە وەکو ئەوە وایە مەسەلەن پێش 2 هەفتە پێش ئێستا کودەتایکی سەربازی کرا لە تورکیا ئەگەر کودەتاچەکان سەرکەوتوو بوونایە لە تورکیا ئەهاتن حکومەتێکی دەستکردی خۆیان دانا و کاروباری وڵاتیان بە شێوەیەکە بەرەوە کە خۆیان بێنەوە ئێستاش ئەم دۆخە لە هەرێمی کوردستانایە ئێستا بە شێوەیەکی نایاسایی کودەتا کراوە بەسەر دامەزراوەکانی هەرێمی کوردستانە و ئەمە وای کردووە کە بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خۆیان درێژە بەم دۆخە بن بەڵام ئەم دۆخە خۆمانە بینین بارودۆخی خەڵکی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپێڕوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە تا لە ڕووی سیاسیشەوە ئەمە ناوچەکەمان لە ململانێکی قورسی شەڕایە لە هەموو لایەکەوە واگەر خەڵکی کوردستان یەک گرتوو نەبێ بەڕاستی و دامەزراوەکان بە ئەرچی خۆیان هەڵەسن تووشی زەرێریشی گەورابین خەڵکی کوردستان چه دیفاعی لێ بکات لە نێوان کوتلەی دوو کوتلەی زۆر گەورە لە شەڕێکی گەوریان کە کوتلەی سونە و شیعەیە کە خەڵکی کوردستان نابێت بچێتە هیچ کوتلەیەکیانەوە چکامانە پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆیانەکەن ئێمە چۆن ئەگە دامەزراوەیەکمان نەبێت چ پەرلەمانی بێت چه حکومی بێت چی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناخۆ بێ پارێزگاری لە خەڵکی کوردستانکە ئەگەر پێشهاتی نەخوازراو لە داهاتوە هاتە پێشەوە چێ دیفاع لە خەڵکی کوردستانکە بەڕاستی ئەمە خەڵکی کوردستان بەرەو چارەنووسێکی نادیارە بات زۆر باش و خەڵکی کوردستانیش بڕوا ناکەم ینی دەستخۆشی لەو لایەنە بکات کە چارەنووسی خەڵکی کوردستان و قوربانیدانی 100 ساڵی ڕابردووی خەڵکی کوردستان باشە زۆر باش ئێستا بەڕێزت ئەو کەسانێکی ئێستا دەسەڵاتدارن تۆ بە کودەتاچی ناویان دەبێت ئەوانە حکومڕان بەڵێ کودەتاچین بەڵێ بە حکمی هێز لە دەسەڵاتە ماونەتە من بۆتە ئەسەلمێنم لە ڕووی یاساییەوە لە ڕووی قانونیەوە مەسەلەن ئێستا بەڕێز مەسعود بەرزانی کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە بەردەوامە لەسەر کاری خۆی وەکو سەرۆکی هێرم بە چی یاسایەک بە چ قانونێک بە چ پێوەرێک ئەو بەردەوامە لەو کارە هیچ پێوەرێک نیە لە ڕووی یاسایی و لە ڕووی شەرعیەوە حتا گەر بەڕێز مەسعود بەرزانی ئێستا لە کامل دەسەڵاتی شەرعی خۆشیە وە سەرۆکی هێرم دەسەڵاتی نییە ڕێگە لە سەرۆکی پەرلەمان بگرێ بچێتەوە سەر کارەکەی خۆی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان ڕێگریان لێکراوە کە بچنەوە ئەدای واجباتی خۆیانکەن بە تایبەتی ئەمە لە شەڕەکان لەگەڵ تیرۆریستانی داعش ڕێگە لە وەزیری پێشمەرگە کراوە کە بەرکەکانی خۆیان زۆر باش نە لە پەیڕەوی ئەنجومەنی وەزیرانە لە دەسەڵاتی سەرۆکی هێرەمە ڕێگە لە وەزیر بگرێت یەک کەس دەتوانێت وەزیر لە کارەکەی خۆی دەربخات دوور بخاتەوە ئەویش پەرلەمانی کوردستانیش دوای بانکردنی و مساعلەکردنی ئەگەزانرا وەزیرەکە مقصیرە پەرلەمانی کوردستان متمانی لێسەنێتەوە کەواتە ئەو دۆخی لە هەرێمی کوردستانە دۆخێکی نەخوازراوە کە بە حکمی هێز سەپێنراوە بەڵێ سوپاسم دواتەگەرم وڵە ناسخان سەبارەت بۆی کە ئێستا لە سەدەمی ئۆپۆزیسیۆن موندا بۆچی مەسەلەیەکێتی و پارتی کاریان بە زۆرینە و کەمینە دەکرد لە پەرلەمانی کوردستان بەڕێزێکی بوو لەو پەرلەمانتارانە بۆچی ئێستا پارتی دیموکراتی کوردستان کە مەسەلەن ئەو چوار لایەنە دایانەی بابەتێکی یاسای وەکو پرسی سەرۆکایەتی هەرێم یەک لا بکەنەوە ئەو بە کودەتا ناوی دەبات بۆ شتر پێشتر ئەوە پێتانەوە بە کودەتایەوە کە ئەوان زۆرینە و کەمینە مامەڵیان دەکرد دیارە من حەزەکەم سەرەتا باسی ئەو بکەم ینی ڕاستی ئێمە لە خولی پێشووە ئۆپۆزیسیۆن بووینەوە زۆرێک لە پرۆژەکانمان ڕدەکرایەوە بەڵام ئینکاری ناکرێت کە کۆمەڵە ئیجابیاتی زۆر گەورەمان دەستکەوت بن حەزەکەم لێرەوە باسی کەم ئەیژەوەیە کە ئێمە کە ڕۆشتینە پەرلەمان سولفەی زەواج 750,000 بوو عقار 2 ملیۆن بوو بە هەوڵ و تێکۆشانی ئۆپۆزیسیۆن و لەبەرەوەی ڕای جەماوەری لەگەڵا بوو بۆی کە متابعی داهاتمانە کرد سولفەی زەواجمان کردە 5 ملیۆن عقارمان کردە 20 ملیۆن 4 ساڵ ئەمە بەردەوام بووە اینجا موچەی فەرمانبەران قەرەبووی کۆن ئەوەی کە کۆن لیان سەنرابووی دەڤەری سلێمانی هەمووی بە قەرەبوو درایەوە پێیان اینجا هەموو ئەو پرۆژانی کە بۆ تواناسازی ئەکرا هەمووی بە مستەمڕی ڕاستە گرێبەستەکان هیچی لەسەر کە ئەڵەی برەودرا بە گەندەڵی من پێم وانییە لە ئەسنای ئۆپۆزیسیۆن بوو نابرەودرابێ هەموو ئەو گەندەڵایەن کراوی کۆم بوو ئەسڵەن ئۆپۆزیسیۆنی چی نەکردبێت توانی بیوەستێنێ لانی کەم کەس نەیەتوانی کۆمەڵە گەندەڵیەبی هەموو ئەو گرێبەستانەی کە دیار نەبوو شەفاف نەبوو هەمووی پێشووتر کرابوو یعنی گرێبەستەکان کە ئەکرا دوجار لانی کەم ئەتزانی داهاتێکەیە پەرلەمانێک هەبوو بودجێ ئەزانی ئێمە لەم خولا یەک بودجە مسادقە نەکرا بەو 2 ساڵەشەوە کە پەرلەمانمان حزوری هەبوو سەرۆکی پەرلەمان هەبوو و پەرلەمان ئاگە معقولە 2 ساڵی پەرلەمان تێپەڕێ بودجە تەصدیق نەکرێ
تۆ محاسبەیەم حکوومەتەیەکی لەسەر چی حتا ئەو کات مەسیێسە ناکەم کە پەرلەمان کودەتای بەسەراکراوە وەکو دانا فەرمێ کە وەزیرەکانی گۆڕان گەڕێنراوەتەوە بالفعل دەستگا شەرعەکانمان لە کار خراوەکەمە کارەساتە بەڕاستی بەڵام من ئەمە بڵێم ئێمە ئەگەر لەو 2 ساڵە بودجەمان تەزدیق کردایە و ئێستا زڕوف ئاوانە ڕۆشتایە معقولە ئێستا ئێمە مانگی هێشتا نیوە مەعاشی مانگی چواری خانەنشین و کە سوکاری شەیدان نەدراوە معقول لە ساڵی ئێستا ئەگەر ئەڵی پارە نیە چۆن بزانین نیە هەیە کەواتە بوونی ئەم پەرلەمانە و ینی مانەوەی دەست نەبردن ئێستا من ئێستا ئەڵێم گەشتمەتەوە قەنەعاتەیە نەخۆ ئێمە پرۆژەمان تەقدیم کرد بەڵام عقلێتی حیزبی باڵادەستمان ئەناسی بۆیە ڕاستەوخۆ لەگەڵ هاوشان بە تەقدیمی پرۆژە یاساکە ڕاستەوخۆ دەستمان کرد بە مەوزوعی سازان بۆ ئەوەی لە چونکە ئەمانزانی ئەمە گرفتێک دروستەکە ئەمان گەێنە بەم بنبەستە ئێستا ئەوە خەریکە ساڵێک تەواوەکە نە ئەزانین پارینەوە چەنە نازانین چەنە ڕوە ئەستن باشترین دەرفەتە بۆ گەندەڵکاران بۆ خواردنی پارەیە میلەتە ئەدی بزانم ئێستا کە خەڵک ڕوب ئاموچە وەرەگرێ و هێشتا ئەومانی هێشتا هیچ وەزارەتێک معاشی وەرنەگرتو تازە پێشبارەت بە زۆرین و کەمینەکە اینجا با من ئەوت پێ بڵێم زۆرین و کەمینە کە چیتە ناو پەرلەمانە بێ ئیش بە زۆرینە و کەمینە بکرێ بەڵام تۆ شتێکت لەبیر بێ ئێمە کە لێرە پرۆژەمان تەقدیم کرد و دەستمان کرد بە سازان پارتی دیموکراتی کوردستان پرۆژەی نەبوو مع العلم کێشەکەی کێشەی ئەو بوو یعنی بە فعلی یەکێ لە کەموکورتەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەو بوو ئەو وایە خۆی زوو مشوری سەرۆکایەتی هەریمی بخواردە چووکە کاتێکی تەواو بوو بۆی یاسایە تەقدیمکە ئەو یاسای تەقدیم نەکردووە ئێستا ئەو وەڵامی بۆ ئەو قسانە کە ئەڕۆی لەگەڵ یاکێ ئەوەیە ئەڵێ من وتومە بەشورێک خۆن بە هەڵبژاردن پێشکەوێ لە خولی پێشووتر ئەو ئەڵێ با هەڵبژاردن پێشکەوێ پارتیویکیتی بە زۆرینە پرۆژەکەن زۆربەی پرۆژەیاسەکان تێپەڕاندوو بەڵام هەر تەسیری ئۆپۆزیسیۆن هەبوو لەبەرەوەی ڕای جەماوەر ئاگاداریە مشتەکان بوو بە کەناڵی هاوکاری کەناڵەکانی ڕاگەاندن زۆرینیان پێکودەتانە بوو نعین تۆ قسە چیە ئەوەی کە ئێستا باز لەوە دەکەێت کە لە 23 حوزەیران و لە 19 ئاب ئەوەی کە بە زۆرینە ئەو بە کودەدای ئەزانێ ینی ئەو گرفتە قورسانەی کە لە بینی ئەم حیزبە سیاسیانە هەیە کا حیدەر ململانێکی نادروستی سیاسی هەیە مشکلە ئەوەیە ئەو ڕۆژەی کە تۆ پەرلەمان تشکیلەکەی حکومەت تشکیلەکەی ئەبێ لە دۆخی هەڵبژاردن دەرچی هەتا 6 مانگ پێش هەڵبژاردننی داهاتوو حاڵەتی استقرار وەرگێ ئەم هەرێمی کوردستانە نە دەوڵەتی هەیە نە سیادەی هەیە نە لە سەر بە حکوومەتێکی ئەیش ئەو وەزعەتی کە ئەیبینی چواردەوریش ئەو وەزعمانەکە ئەیبینی دەستوریشمان نییە ئەبێ تۆ بزانی مامەڵە لە کوێ ئەەکەی وە چۆن ئەیکی و هەنگاوەکان چۆنە سپاس دەکەم بڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتە دەگرین و لای کاک ئیسماعیل لە شاری هەولێر لەگەڵمان بێنەوە.
دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاک ئیسماعیل ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بە بەشداریکردنی ئەو سێلانە لە حکوومەت و لە کابینی هێشتمدا تا چەند دەیگە وەکو کۆمەڵی ئیسلامی کەلایەنێکن بەشداریتان کردووە لە کابینی هێشتم بەشداریکردنتان کە لە سەدەمی ئۆپۆزیسیۆن بوون لە بەرەی خەڵکدا بوون تا چەند بەشداریکردنتان کاریگەری هەبووە لەسەر مەسلەی نەمان لە بەرەی خەڵکدا یاخود ئەمە کاریگەری نیە بۆ ئێستەیەوە هەر لە بەرەی خەڵکدا ماون. بەڵێ دووبارە بەخێر بێنەوە. وەڵاوی کە گرینگە کاک حەکیم ئەوەیە کە ئێمە هەڵبژاردننی ئەوەی کە لەبەرەی لە ناو وەکو ئۆپۆزیسیۆن کار بکەین یاخود لە ناو حکوومەت دابین ئەوەیە کە کامەی زیاتر خزمەت بە هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستان دەکات. وەلەو پێناوەشدا هەر یەکێک لەو حیزبانەی کە باس کرد کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیش هەمومان بازمان داوە و پێویست ناکە لەوانەیە زۆر بچینەوە سەر ئەو بابەتە. بەڵام ئەوەی کە گرفتە بەڕاستی هەرێمی کوردستان دوای چارەکە سەدەیەک لە حکومڕانی تا ئێستا شتێک نییە کە ئێمە لەسەری کۆک بین لەسەری ئیش بکەین کار بکەین بەپێی مادە 120 دەستوری دائیمی ساڵی 2005 عێراق تاوەکو ئێستا کە ئێمە نیمانە ئاماژەی بەوە کردووە کە ئێمە بۆمان هەیە هەرێمی کوردستان بۆ هەیە دەستورێکی هەبێ موسساتەکانی خۆی تێدا لێک جیا بکاتەوە دەسەڵاتەکان دیار بن تا ئێستا ئەوەشمان نییە بۆیە ئەوە بەڕاستی کۆمەڵێک گرفتی بۆ هەم ئۆپۆزیسیۆن دروست کردووە کە لە ئۆپۆزیسیۆن بی هەم بۆ حکوومەت دروستگەوە کاتێکە لە حکوومەت دای چونکە لەو کاتیدا کە لە ناو حکوومەت دای ڕێگەی ئەوەت پێ نادرێت کە تۆ چاکسازی بکەیت گرفتەکە لەوەدایە خۆ ناشکرێتەوە جارێکی کە دووبارە شۆڕشی چەکداری بکەیتەوە شتێکی خەتەرە و شتێکی هێڵێکی سوورە کە کەس بەکاری نانە لە هەرێمی کوردستان و پێویستیش ناکە بەڵام گرنگ ئەوەیە ئەو دەسەڵاتی کە بەڕاستی فچکی گرتووە بە گەندەڵیەوە کە ڕوب ئەسەدەیەکە کەمە باز لەوە دەکەین ساڵی 1916 دابش کراوین بەڵام 2016 خەریکە خۆمان سایکس بیکۆیەکی کوردی دێنینەوە کوردستان و خۆمان جارێککە دابش دەکەینەوە کەەوە بەڕاستی مەترسێکی زۆر گەورەیە سومعی هەرێمی کوردستان لە ڕووی ئاستی لە ناوخۆدا سومعی بەڕاستی لە دەست داوە سومعی سیاسی لە ئاستی هەرێمیدا سومعەیەکی وای نییە بەڵێ تورکیا نەوتت لێ دەکرێت بەڵام نازانی بە چەند دەیکرێت نازانی داهاتەکەی چەندە نازانی چۆنە وەکو تەشبیهەکە وەکو ماگایە کەرێمی کوردستان دەدۆشێ دەوڵەتێکی دیکەی وەکو ئێران لەوانەیە کۆمەڵێک ئیستیفادە لێ دەکات لەلایەکی دیکەوە لەوانەیە سەرسام بین بە کۆمەڵک کونسوڵخانە کە لە هەرێمی کوردستان خود لە هەولێری پایتەخت بوونیان هەیە لە کاتێکدا کونسوڵخانەکان و سەفارەتەکان و کۆمەڵێک دەوڵەتی زۆر گەورە کە لە پشت یەکی سەرۆکێک وەکو قەزافی وەکو زین العابدین وەکو حوسنی مبارەک و ئەوانە بوون بەڵام هیچ دادی نەدان بۆیە بەخۆ داهاتنەوەیەکی بەڕاستی زۆر گرنگ بەڵێ زۆر باشە پێویستە لە هەرێمی کوردستاندا بکرێ هەرچەندە لەوانەیە هەندێک حیزبی دەسەڵاتدار پێی وابێت کە چاکسازی بکە ئینتیحارێکی سیاسیەوە لەوانەشەوا بێت چونکە تاوەکو بناجویان کەوتۆتە ناو گەندەڵیەوە ئەگەر ئەو کەسانە دەربکا کە گەندەڵن لەوانەیە کەس لە ناو حیزبەکەیدا نەمێنێ بەڵام ئیلا هەردەبێ ئەو چاکسازیە بکرێ ینی ئەگەر ئەو ساڵیش نەکرێ ساڵێکی کە چەند ساڵێکە ئیلا هەردەبێ بکرێ بۆی هەرێمی کوردستان خەڵکی دانیشتوانی هەرێمی کوردستان هیچ کە بێ هیوا نەبن و هیوایەکیان بۆ بگەڕێتەوە بۆیە من پێم وایە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان هەمویان بازیان داوە لە پێناو بەرژەوەندی خەڵکیشدا بووە نەک لە پێناو بەرژەوەندی تەسکی حیزبیدا بە پێچەوانەی ئەوانەی کە لە دەسەڵات بوون و ئێستاش لە دەسەڵاتن کە لە بەرژەوەندی خۆیان هەموو دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانیان بەکارهێناوە ئەوەش واقعەکە شایەدە کە بەچای خۆمان و خەڵکی و هاوڵاتیان شایدی ئەو ڕاستیە دەدەن. بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە هۆکاری چییە و پێشترە و سێلایەنە کە کۆمەڵێک پرۆژەی چاکسازیە نەبوو لە سەرمی ئۆپۆزیسیۆن بووندا بەڵام لە بەشداریکردن لە کابینێشن نەیانتوانیەوە پرۆژانە جێبەجێ بکەن. بەڵێ ئەگەر پرسیارەکە دووبارە بەڵێ پرسیارەکەمەوە بوو کە لە سەدەمی ئۆپۆزیسیۆن بووندا و سێلایەنە پرۆژەی چاکسازیە نەبوو کە خۆی لە 6 پاکێز دەبینیەوە لە گۆڕینی سیستەمی حکومڕانی لە مەسەڵەی چاکسازی لە سیستەمی دادوەری لە بەگشتداچوونەوەی گەندەڵی بەدامەزراوەیکردنی پێشمەرگە و هێزە ئەمریکان بەڵام بۆچی لە کاتی بەشداریکردنیان لە کابینی هێشت نەتوانرا ئەو خاڵانە جێبەجێ بکەن. خۆی گرفتەکە ئەوەیە کاکی حەکیمەوەی کە باستێکی لەوانی وەڵامەکەی ناو خۆیدا بێ ئەو دەسەڵاتی کە وەکو گوتم فسکی بە گەندەڵیەوە گرتووە ناهێڵێت تۆ چاکسازی بکەیت
ڕێگە بە تۆ نادا چاکسازی بکەیت ئەوەندە نەبێت کە لە چوارچەوەی وەزارەتێکدا بۆ نمونەوەی کە لە بەردەستی کۆمەڵی ئیسلامیدا زیاتر وەکو وەزارەتێکی فعلی بریتە لە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەوانەیە لەوێدا زۆر چاکسازی کرد بێ زۆر خزمەتی خەڵکی کرد بێ بەڵام ناکرێت چاکسازی لە کلکەوە دەست پێ بکات چاکسازی لەسەرەوە دەست پێ دەکات حکوومەتەکەمان دەسەڵاتەکەمان لەسەرەوە بۆ گەنی بووە من بچم خزمەتی لاق و کلک و ئەوانەی بکەم لەوانەیە شتێکی زەحمەت بێ بۆیە ئۆپۆزیسیۆنی ڕابردوو ئەوەی کە لە ئێستا لە حکوومەتدایە و بەشێکی عاتڵ کراوەکو بزوتنەوەی گۆڕان لەوانەیە زەحمەت بێ ئەو چاکسازیە سەرتاسەریە بکە خوار ئەو چاکسازیە بوو کە ویسترا لە سەرۆکایەتی هەرێمدا بکرێ ویسترا دەستورێک بنووسرێتەوە ویسترا دەستکاری ئەنجومەنی ئاسایش و کۆمەڵێک چاکسازی لەو سێکتەرانەدا بکرێت لە علاقاتی دەرەوەدا بەڵام ڕێگە نەدرا کەواتە لەمپەرێکی زۆر گەورە لە بەردەم تۆدایە لەوانەیە زۆر بە ئاسانی ئەوە لا نەچێ ینی لەوانەیە هێزی نێودەوڵەتیش لەگەڵ ئەو گەندەڵیەدا بێت چونکە زۆر ملی زۆر لەو سەرکردانیان شکاند بەڕاستی کە گەندەڵ بوون لە وڵاتەکانیان دواتریش کەس فریان نەکەوت بۆیە من پێم وایە ئەوە مەترسیە کە لەسەر حیزبی یەکەم نەوەک لەسەر ئۆپۆزیسیۆن واتە بە دەرەجەی دوو لەسەر ئەوانەکە و گەندەڵیە بەردەوام بێت چونکە ئیلا دەبێت گەندەڵی و گەندەڵکاری کۆتایی پێبێت هیچ مەجالێکی تێدا نیە. بەڵێ سپاس دەکەم کاکدانەگەر بکەم وە لای بەڕێز سەبارەتەوەی کە پێ دوای ئەو سێلایەنە هەڵە بوون لە بەشداریکردن لە کابینە هێشتم کە ناتوانێت چاکسازی ڕاستەقینی ئەنجامنەوە شەڕاکەتی ڕاستەقینیان پەیڕۆ بکرێت. نەخێر ئەو سەلایەنە هەڵە نەبوون بڕاریی دروستیان ناوە لەبەرەوەی کە سببی سەرشەوەی کە ئەو سەلایەنە چوونە بڕیارە نامچنە بەشداری لە کابینە هێشتا بکەن هەرێمی کوردستان یاسێتی سەروەر نەبووەوە بەپێی یاسا مامەڵە لەگەڵ گەندەڵکاران نەکراوە و نەتوانراوە ئاستێک بۆ ئەوەدا بدێت ئەو سەلایەنە گەشتنەوە قەناعەتی کە ئەگەر ئەمان بەشداری لە حکوومەتا بکەن ژمارەیەک لەو وەزارەتانێتە بەردەسی ئەم لایەنانە و ئەمانەتوانن لە ڕێگەی بەشداریکردیان لە حکوومەتەوە بەشێکی ئەو بەرنامانی کە پێشتر هەیان وەکو ئۆپۆزیسیۆن جێبەجێ کرد و هەوڵیش دراوە ئەو سەلایەنە شەوڵیان ناو کاو چاکسازانە لە زمانی ئەو وەزارەتانە بکەن کە بەردەستیانەوە بەڵام ڕێگرێکان و ڕێکەوتنەکانی پێکەرانی حکوومەت هاوتەری یەکتری نەبوون بۆ نمونە من باسی ڕێکەوتنی بستنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانەکەم کە بەپێی ئەو ڕێکەوتنە حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل کراوە کابینەی هەشت وا بڕیار بوو کە بزوتنەوەی گۆڕان لە سەتا 24 جومگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری بکات و حکوومەتێکی بنکە فراوان بێ بەڵام بەداخەوە حکوومەتەکە تەنها لوتکە فراوان دەرچوو ینی تەنها لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران ئەو ڕێژێ جێبەجەکانی کەیتە سەر خوارەوە بۆ موسسەکانی تر بزنەوەی گۆڕان لە سەتا یەکیشی وەکو ئیستحقاقی خۆی ئیستحقاقی هەڵبژاردن پێڕەوانە بینەوە ڕێگری لێکراوە و ئەمە وای کرد بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خوان ڕێگری بکەن لەوەی کە ئەو ڕێکەوتانی کە پێشتێکراوە جێبەجێ بکرێت. ئێمە بەشداریکردنمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی ڕاست و دروست بوو بەڵگەی ئەوەش بەرگەنەگرتنی دەسەڵاتی پاوانخواز و قۆرخکار بووە بۆ ئەو داخوازانی کە بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تریشیان بەوە چاکسازی لە حکوومەتی کوردستان ئەو پەرچەکرداری کە کردیان بە ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان و ڕێگرتن لە وەزیرەکان دڵنیایی ئەوە یاینێک ئێمە بڕیارێکی ڕاست و دروستمان ناوە ئەوان تەحملی ئەویان نەکرد کە بزوتنەوەی گۆڕان بەردەوام بێت لە کاری بەڵام سێلایەنە ناتوانانی چاکسازی ڕاستەقینە ئەنجامدن و شەڕاکەت بەردەستە بکەن لە کابینە هێشتمدا. سەبەبەکە چێ لە بەروی هێز بەکارهێناوە ینی بە حکمی هێز تۆ ڕێگە لە کارەکان تەکرێمەوەمان لەبیر نەچێمە ساڵێکە تقریبن وا ساڵێکە موسسەکان پەک خراوە ئەوەی کە سەرروکی بابڵین بەشداریکردنی بزنەوەی گۆڕان کە ڕێگە لە وەزیرەکان ساڵێک و 2 مانگ لە پۆستەکانی خوانە بوون کە تۆ مەفروزە 4 ساڵ ینی بەنامێژی انتخابی بۆ جێبەجێکردن 4 ساڵ ینی 4 ساڵ مدعی بەو حیزبە کە وەزارەتی لە ماوەی ئەو 4 ساڵە بەرنامەکەی خۆی جێبەجێکای تۆ لە ماوەی ساڵێک کەمترە ینی لە ماوەی ساڵێک و چەند مانگێکە تۆ ڕێگی لێکری کە بەرنامەکانی خۆی جێبەجێکا بەسەر ڕاوی هەرێمی کوردستان لە سەرەتای 2014 لە دۆخێکی ئابووری زۆر خراپایە ئەوش بەهۆی ئەوەی کە سیاسەتێکی ناتەندروستی ئابووری لە هەرێمی کوردستان جیرایە بەروە پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکی پارتی بە جێگری سەرۆکی پارتی کە سەرۆکی حکوومەتە بڕیاریاننا بەبێ گەڕانەوە بۆ ڕێکەوتن لە گەڵ حکوومەتی عراقی نەوتی هەرێمی کوردستان بەسەر بەخۆی بفرۆشرێتەوە ئەمە وای کرد پارتی دیموکراتی کوردستان قۆرخی سێکتەری نەوتی بکات و بەڕاستی یەکێک لە هەڵەکانی هەر سێلایەنەکە ئەو بکە وای کاتی خۆی بەبێ ڕەشاوکردنی مەجموعەی زەمانەت ڕێگە بەوە نەدرایە کە پارتی دیموکراتی کوردستان ئەو هەنگاوە بنێت چێکی نیشتمانی کوردستان چ بزوتنەوەی گۆڕان چ کۆمەڵی ئیسلامی چ یەکگرتووی ئیسلامی وایە ڕێگر بوونالەوەی کە پارتی دیموکراتی کوردستان یاری بە
سرۆت و سامانی خەڵکی کوردستان و بکات ئەوەی چێک بە لەو هەڵانی کە پێویستە هەموماندانی پیادا بنین چونکە ئەوە بۆ هۆی سەرچیەوەی بوو بە بیانوێشی سەرکی لایەن مالیچیەوە کە دەست بەرێ بۆ قوتی خەڵکی کوردستان و لە سا حەفەی بجێ هەرێم ببرێت ینی کەسە ئیتیهامی ئەمە دیفاعێک نییە لە مالیچی بکرێمانە مالیچی لەوانەیە ئەوەندەی بەرژەوەندی شیعی بێوە لە عێراق بەرژەوەندی خەڵکی کوردستان و لایەنەکانی تری لەوێت لە عێراق بەڵام ئەوە دەستبردن بۆ قوتی خەڵک و یاریکردن بە سەرۆت و سامانی خەڵکەوە بیانوێکی کاریگەر بوو کە درا بە حکوومەتی ناوەندی بۆ بڕینی بجێ خەڵکی کوردستان تۆ تەماشاکە لە دوای 2014 و خەڵکی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی ئابوورەوە بەرەو خوارەوەیت و ئاستی ژیانی بەرەو خراپی ئەڕوات و ئەماش من بسمە باسیەوە کە ئەم سێلانە چوونە حکوومەتەوە چوونە حکوومەتێکەوە کە ئیفلاسی کردووە نەک ئیفلاسی کردووە بە حقسەی خۆیان بە 20 میلیارد دلار قەرزارن کەواتە تۆ کاتێکە چیتە حکوومەتەوە مەسەلە ئێمە هەر سێلامان بزودنەوەی گۆڕانی گرتو کۆمەڵ کە بەرنامێژی انتخابی تەقدیم کراوە لەسەر ئەساسی ئەو بودجێوە کە لە ساڵی 2009 بۆ 2013 لە بەردەستی حکوومەتی هەرێما بوو کە لە بەغاو لە ساحب وەرگیراوە ئێمە ئەو بوجانەمان ڕەچاو کردوتومانە ئەو پارەیەش لە 4 ساڵی داهاتوو لانی کەم بەردەوامە بێ ومە بەپێ ئەو داهاتێکەیە تارێمی کوردستان بە داهاتی ناخۆبەوە لە ساحبێ ئەتوانین بەشێکی زۆری ئەو بەرنامەیەکی وعدمان بە خەڵگا و جێبەجێکرد بەڵام کە هاتی لەسەر حکوومەت ئیفلاسی باشە کاتمە کەمەوە ئەگەر دوا پرسیارم بۆ جەناب بە کورتی وەڵامەدەتەوە ئێستا سەبارەت بۆی کە باز لەو دەکەی کە بستنەوەی گۆڕان ڕازی بووە کە سەرۆکی پەرلەمان بگۆڕێت شتێکی لەو جۆرە هەیە کە بستنەوەی گۆڕان ڕازی بوو بێ سەرۆکی پەرلەمان بگۆڕێت بەپێی زانیاریەکانی من نەخێن سەرۆکی پەرلەمان گۆڕانکاریتیان ناکرێت لە یەک حاڵەتانە بێ ئەویش ئەوەیە کە بێت ڕێکەوتنیی نوێ بکرێت بۆ هەرێمی کوردستان چونکە کاتی تشکیلکردنی کابینەی هەشت پۆستی سەرۆکی هەرێم ماوەکەی درێژکرا بۆ لە سەر مێزی گفتوگۆ نەبوو لە داهاتوو ئەگەر پۆستەکانی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و ئەنجومەنی ئاسایش بکرێتەوە سەر مێزی گفتوگۆ و بەپێی دەرەنجامی هەڵبژاردنەکانی 2013 مامەڵی لەگەڵا بکرێت ئەو کاتە بزنەوەی گۆڕان سەرۆکی پەرلەمانی لابێ سەرۆکی حکوومەتی لابێ سەرۆکی مؤسسەی تری لابێ گرنگ نییە ئێمە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان لای بەگرنگە من ئەگە حەزەکەم ئاماژەیەک شت بم کاک حەکیمە گەڕێگەم پێ بێ ئەو داواکاریانی کە بزنەوەی گۆڕان هەیەی حەزەکەم ئەوەش هاوڵاتیانی شویان تێبێ ئێوەش لە ڕووی سیاسیەوە و خوشی بەڕێزی ژناسکەخان هەموو داواکاری ئێمە داواکاری بەرژەوەندی گشتین بەڵام مقابل داواکاریەکانی پارتی دموکراتی کوردستان چێ درێژکردنەوەی ماوەی مەسعود بەرزانی داواکاری کەسیە داواکاری حیزبیە یعنی ناکرێت ئێمە داوا بکەین لە بزودنەوەی گۆڕان واز لە پۆستی سەرۆکی پەرلەمان بێنێت کە دیفاعی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان کردووە پۆستی سەرۆکی هەرێم درێژ بکەینەوە عفوم کە پۆستی کە بەرژەوەندی کەسی و حیزبیە و خاصەتەن 10 ساڵ ئەو بەڕێزە سەرۆکی ئەو بەڕێزە سەرۆکی هەرێمی کوردستان بکە مەسئولە لە هەموو خراپەکانی باشە زۆر بە کورتی ئێستا و وەزیرانێکەوە بەڕێز بەرپرسی بەش حکوومەتی لە بزوتنەوەی گۆڕان ئایا وەزیر هیچ توێش کراوە کە یەکێتی نیشتیمانی شوێنی وەزیرەکانی ئەو پڕکاتەوە نەخێر بەڵێ سوپاس دەکەم نەسخان ئەگەر بڵێم لای بەڕێز کاتمەکەمەوە سەبارەت بەوەی کە باز لەوە دەکرێت کە مەسەلە ئەو سێ لایەنە بەشداریان پێ نەکراوە تا نەتوانیان توانێت چاکسازی ئەنجام بۆچی مەسەلەن لەم حکوومەتە ناکشێنەوە ئێستا وەکو یەکگرتووی ئیسلامی کاگدانە زۆر جوان ئیشارەتی پێ ئەمە کە ڕۆشتینەتە ناو حکوومەت زۆر باشمان کرد کە ڕۆشتین بەڵام بەڕاستی بڕینی بودجە لە بەغاوە بوونی ئەم شەڕی داعش و نەمانی دیسان دابەزینی نرخی نەوت زائیدەن کەڵەکەبوونی ئەو هەموو گەندەڵی لەو پێش ئەکرا و قرسبوونی سەرشانی حکوومەت بۆ هەموو گەندەڵی پێشوویە تۆ چیتەتە سەر حکوومەتێ تۆ وەزارەتی کارەبا وەرگرتووە سوتەمەنی لای وەزیری کە سەر بە پارتیە پارەکەی ئەبێ وەزیرێکی تربیە کە سندوقەکەی ئەیش بە بەتاڵی وەریگرتە بوو کاتێکیش کە کارەبا نابێ خەڵک هەموویە دەڕە بۆ وەزیرەکە یەگرت و دەستەکار ناکێشت و ماتەم حەلی بۆ نییە یعنی قەزم ئەوەیە تۆ کە ڕۆشتی ئەتوێ چاکسازی بکەی بەڵام بربەستەکان لە بەردەم تا زۆرە باش بەڵام بۆ دەست دەکات من لە حکوومەت ناکشێنەوە گەر بربەستەکان زۆر ئەوە ئەوە یەکێکە لە خیارەکان بەڵام ئێڵە مۆجارێکی تر ناکرێ هەموو هەنگاوەکان بەرەو بنبەست بچوون بڕوات تۆ ئەبێ هەوڵبەی وردە وردە ئەم لایەنە سیاسیانە بێنیتەوە سەر مێزی گفتوگۆ چونکە حتا ئەم بە پشت هەڵکردنە لە یەکتر بێ هەر لە قازانجی گەندەڵکاران و دەسەڵاتایە زەرەکە چونکە من بە هیچ جۆرە باوەڕم بەوە نییە کە ناتوانرێ ماگانە موچە بدرێ من باوەڕم بەوە هەیە نتوانرێ پرۆژەکان تەواو کرێ بەڵام من دڵنیام پارە ئەوەنە هەیە کە ماگانە موچەی تەواو بدرێ بە هاوڵاتی نەڕوب موچەکەشی پێ نەدرێ ڕاستە من ئێستا لە حکوومەتانیم من خۆم وەکو ناسک
پەرلەمانتاری پێشوو بەس ئەزانم بەڵام ئەمە بۆ ئەچێتە سەر لەبەرەوەی پەرلەمان نەماوە لەبەرەوەی لایەنەکان پشتیان کردوتە یەکتر ئەوەنەی مەشغوڵی ئاشکردنەوە و ئاشتەوایین مەشغوڵیەوە ئەم پارە چی باش ئەو سێلایەن ئۆپۆزیسیۆن ئێستا کەم تەرخەمێکە لە کێکە وەکو پێشوەڵوەستێکی و بەشێن کەم تەرخەمی لە سێلانی ئۆپۆزیسیۆن نیە بە دەرەجەیەک لە دوولایانی دەسەڵاتە دووەم بە لایەنەڵێم ئەبێ گۆڕان کە ئێستا لایانی دووهەمەزیکی زۆرە بێ وەکو دایکەکە بکاکە کاتێ مناڵێکیانەیە ئەو ڕایکێشە و ڕایکێشە دایکەکە یانێ بیکەن بە دوو کەرتۆ دایکەکەڵێ مناڵەکە بۆ تۆ ئەم میلەتە خەریکە و کۆمناڵەت و دوولەتە بێ داماوە بێ ئەفەوتێ ئەبێ لایەک دایکانە مامەڵە بکات تەنازول کە حتا ئەگەر شتەکە یاسایی بێ مادام تۆ لە وڵاتێکای ئەو وەزئی هەرێمەکەتە پارە ئەدزرێ خەڵک ئەفەوتێ خێزان هەڵەوەشێتەوە کەس بە خەیاڵیان ئاە مەعاژ نادرێ موچە نادرێ نەخۆشە مرێ خەڵک خۆی کوژێک خاون کۆمپانیا خۆی خەڵگەچێتە سەر جادە هەر بە خەیاڵیانە کەواتە ئەبێ وەکو دایکەکە بکەی بڵێ کاکەگیان لەتی مناڵەکەی بۆ تۆ بزمەی کوژە من گەشتومەتە ئەو قەناعەتە لایەنەکان یانە کێ زۆر خەمی ئەم میلەتەیەتی با لای بکاتۆ لە موچەی خەڵک پێی نەماوە باشە بەڵام ئێستا خەلەکە لە کێ و سێلایەن ئۆپۆزیسیۆن بەشی خۆمان بەرەکەهنگین نا هەماهنگین بۆ هەماهنگین بەردەوام لەسەر خەتیم بەڵام لەبەر ئەوەی سەرۆکی پەرلەمان نوێنەری بزوتنەوەی گۆڕانە و سەرۆکایەتی هەرێم نوێنەری پارتیە کێشەکە لە بین ئەم دوولایەنە زۆر زەقا نە ئەو مەڵێکی تەند لەبەرەوە ئەبێ لایەنەکانی تر بتوانن ئاشتەوای بکەن ئەگەر بە کورتی ئەگەر لاچوونی دەستبەردابوونی دکتۆر یوسف لە سەرۆکی پەرلەمان زەمانەتی ئەوان باتێک کە مەسعود بەرزانی واز لە دیکتاتۆری خۆی هێنێ واز لە باوەڕخوازی خۆی هێنێ واز لەوانێک کە قوتی خەڵک بدزێ ئێمە لە بەیانی زووتر نیە با دکتۆر یوسف بەڵام زەمانەتی ئەوە نییە با دقیقێکیش بۆ کاک ئیسماعیل سپاس دەکەم کاک ئیسماعیل زۆر بە کوردی دقیقێکیش بۆ بەڕێستان سەبارەت بە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لەو کاتێکەوە ئۆپۆزیسیۆن بوو لە ئێستاش کە بەشدارە لە حکوومەتدا بەرامبەر بە مافەکانی خەڵک زۆر سپاس دەکەین بە کورتی بێ بەڵێ وەڵا کۆمەڵی ئیسلامی کاتێک ئۆپۆزیسیۆن بۆ کاتێکیش کە لە حکوومەتدا بۆ دیفاعی لە خەڵکی خۆی کردووە لە هاوڵاتیان کردووە و کۆمەڵی ئیسلامی سوور بۆ لەسەرەوەی کە چاکسازی بکرێ و کۆمەڵی ئیسلامی بازی داوە لە پێناوەی کە چاکسازی بکرێ لە پێناو هاوڵاتیاندا نەوەک لە پێناو بەرژەوەندی خۆی داوە لە خودی خۆی وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو لایەنگرانی وەکو دۆستانی وەکو ئەندامەکانی ئەسڵەن تۆمەتیشان بۆ هەڵبەسراوە ئەسڵەن گیراویشن عقوبەش دراون و کۆمەڵی ئیسلامیش سزای سیاسیش دراوە ئەوەش کە دەبینین لە چەند ڕۆژی ڕابردوو بە هەمان شێوە بۆیە کۆمەڵی ئیسلامی سوورە لەسەر ئەو چاکسازیە کە بکرێەوەم پێشم وایە ئەوەی کە ڕوو دەدا تەنها ئەوە نیە لە بینی پارتی و لە بینی گۆڕاندا بێ ئەو کێشەیە پێم وایە کێشەی چارەسەرکردنی گەندەڵێ و کێشەی چاکسازی و کێشەی گۆڕینی سیستەمە کێشەی چاکسازیە لەو سێکتەرانەی کە باسکرا و لە پاکێزەکەی ئۆپۆزیسیۆن داهات بوون. بەڵێ بەڕێز ئیسماعیل ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس بۆ بەڕێستان کە لاولێرەوە لەگەڵمان بۆ هەروە زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان دانا عەبدولکەریم بەرپرسی بەشی حکوومەت لە ژووری حکوومەت و پەرلەمانی بستنەوەی گۆڕان هەروەها ناسک تۆفیق کارگری ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کە لە سەدەی سەرەکی لەگەڵمان سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ کارنامە تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.